دەموچەوی بە قاچیەوە نووسابوو. دوای 28 ساڵ هیوای بۆ گەڕایەوە. لیهوا ئەو پیاوە چینیەیە کە 28 ساڵ دەموچەوی بە قاچیەوە نووسابوو. لە ساڵی 1991 لە تەمەنی 18 ساڵیدا تووشی هەوکردنی ئیسپۆندیلیزی ئەنکیلۆزینگ بوو. جەستەیلی وردە وردە لە تەمەنی 18 ساڵیەوە تا تەمەنی 48 ساڵی گۆڕاو. لە ماڵەوە لە ژێر چاودێری دایکیدا مایەوە. خێزانی هوا پارەیان نەبووە بۆ چارەسەرکردنی. لە ساڵی 2018 لە نەخۆشخانە داوای چاودێری پزیشکی کرد. بەڵام بە بیانووی ئەوەی کە نەشتەرگەریەکە مەترسیدارە ڕەتکرایەوە. بەڕێکەوت لەلایەن هاوڕێنەخۆشەکانی بە پرۆفیسۆر تاو هویڕێن ناسێنرا کە شارەزا بوو لە چارەسەرکردنی نەخۆشیەکەی. دوای گفتوگۆیەکی یەکمانگی دوجار پرۆفیسۆر و تیمی لە کۆڵینەوەکەی پلانێکی نەشتەرگەریان داڕشت. لە مانگی حوزەیران تا کانونی یەکەمی ساڵی 2019 حەوت نەشتەرگەری بۆ ئەنجامدرا. سەرەتا ڕان و مل و بڕبڕی پشتی گۆڕدرا و چەناگەی ڕاستکرایەوە. پاشان بۆ ماوەی 6 مانگ ڕاهێنانی فیزیایی پێکرا. دوجار و دوای 28 ساڵ هیوا بۆ لیهوای چینی گەڕایەوە. هەوکردنی ئێسکە پەنجەی ئەنکیلۆزینگ جۆرێکی دەگمەنە لە هەوکردنی جومگەکان کە دەبێتە هۆی ئازار و ڕەغبوونی بڕبڕی پشت و تەواوی ژیانی نەخۆشەکە دەگۆڕێت. بە زۆری لە بەشی خوارەوەی پشتەوە دەست پێ دەکات، بەڵام دەتوانێت بڵاو بێتەوە بۆ ملیان جومگەکانی تر. لە ئەگەری زوو چارەسەر نەکردنی ئەم نەخۆشیە وا دەکات بڕبڕەکانی پشت بەرەو پێشەوە بکشێن و دواتر ڕاق دەبن.